ئەگەر چیە وڵاتی کوێران دەست بە چاوت بۆ بگرا بە ڕوخسەتی پەندی کوردی و پەندی پێشینان ئێمە نابێت چاومان بگرین دەبێت ئێمە یارمەتی دەر و دەستی ئەو کەسانە بگرین کە ناتوانن پێشخۆیان ببینین مەبەست لێرە ئەوەیە ئێمە نابێت دابنیشین بڵێن ئێمە هیچمان پێ ناکرێ و هەروە بەرپرسایەتی لە دەست خۆمان لا بدەین و بڵێن کاری من نیە و ئیشی من نیە نەخێر هەموو کات و هەموو شوێنێک لە هەموو جێگەیەک کە کاری لێ دەکەین یا لە ماڵەوەش بە ئەما شێوە بەرپرسیارەتی لەسەر مرۆڤەیە و لەسەر مرۆڤایەتی هەیە بۆیە لەم بەرنامەیە باسی توندوتیژی و باسی لایەنەکانی پەروەردە و ڕۆلی پەروەردە دەکەین بە میوانداری دکتۆر ئاراس بەخێربێی دکتۆر ئاراس زۆر سپاسان دەکەم دکتۆر جان ئەگەر خۆت ناسێنی و دکتۆر ئاراس عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری یاسایی لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر زۆر بەخێربێی زۆر سپاسان دەکەم دکتۆر جان دەست بە پرسیاری یەکەم دەکەم چەند ئەو لایەنانەی هاوشانی پەروەردە ڕۆل لە دروستکردنی کەسایەتی دەژێرن هیچ گومانی تێدا نیە دەسەڵاتی سیاسی کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر دیاریکردنی پەیڕە و پرۆگرامی خوێندن و ئەو پەروەردەوەی کە لە ناوەندەکانی خوێندندا پەیڕەو دەکرێت لەسەر قوتابخانە کە دەسەڵات سیاسی بە فاکتەری یەکەم هەژمار کرێت لە پاش ئەوە کۆمەلگا ڕۆڵێکی بەرچاوی هەیە لەسەر دروستکردن لە کەسایەتی تاکەکان هەر لە مناڵیەوە لە قۆناغەکانی خوێندن تاوەکو دەکاتە زانکۆ تا چەند ڕێگادا ئەو قوتابیە ئەو منداڵە کە لە سەرەتایی خوێندنیەتی ڕێگای دەربڕینی هەستەکانیەدا ڕێگا ئەدا بەشداری چالاکیەکان بکات چۆن ڕێگا ئەدا بەرەنگاری ئیرهابی فکری بێتەوە ڕێگا ئەدا ڕێگا ڕاستەکە چۆنە و ڕێگا هەڵەکە چۆنە قۆناغا سەرەتاییەکە لە قوتابخانە ڕادەست پێ دەکات بەدەر لەوە ماڵ دەوروبەر ژینگە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی هەمووی کاریگەری هەیە لەسەر بورنیاتنانی کەسایەتی تاچی کۆمەلگا بۆیە ئەتوانین بڵێن حەڵقەیەکی پێکەوە نەبەستراوە هەم حکوومەت کە پەیڕۆ پرۆگرامی وڵاتێکدا دنێ بۆ نمونە دەبینی کەسایەتێکی تاکێکی کوردی جیاوازە لە کەسایەتی تاچی عەربی تاکێکی عەربی جیاوازە لە کەسایەتی تاچی ئاسیایی ڕۆژهەڵات و کۆریا و ڤێتنام و ئەو وڵاتانە ئەمریکا لە سەرمان هەندێک پەروەردەی تاچی خۆیەکە ئۆڕۆپیەکان بە جۆرێکی جیاواز بنیادنانی تاچی مناڵەکانی خۆیان دەست پێ دەکەن جگە لەمانش ئاینیش ڕۆڵی سەرەکی هەیە لە بنیادنانی ئەو تاکە هاوشان لەگەڵ ئەو بەرنامە سیاسی کەوا دەسەڵاتی سیاسی لە چوارچەوەی دەوڵەتێکدا دای دەڕێژێ بە هەمان شێوە دەوروبەر و ژینگە کەوا کاریگەریە ئەوجا لەناو ئەو ژینگە و ئەو کۆمەلگایە قوتابخانە بە فاکتەری سەرەکی دادەندرێت چونکە قوتابخانە ئەتوانێت قوتابیەکی تەمبەڵ و لاواز بۆ بەربهێنێ هەروەها قوتابخانە توانێت تاکێکی ڕۆشنبیر و بەتوانە بەرهەم بێنێ لە ڕێگای چاڵاکی جۆراجە لە ڕێگای هەبوونی سەکۆ لە ڕێگای دروستکردنی بتوانن لەلایەن ئەو قوتابیانەکە لەناو قوتابخانە بتوانن چۆن گرنگی بە خاڵی سەرەکی و تاردانان ڕەخنەگرتن هەبوونی پرسیار هەر مامۆستایەک قوتابخانە کە مەجالیدا قوتابیەکان زۆر پرسیار بکەن لەسەر بابەتەکە کەسایەتی یان تاکێکی چاونەترسی لێ دروست دەبێ ئەتوانێ بەڕەش بڵێ ڕەش بەسپیش بڵسپی باشترین نمونە لەسەرەوەی کە گوتت ڕاستی حکوومەت و سیاست زۆر گرنگی بە دەتوانین بڵێن فاکتەری سەرەکیە بۆ ئەوەی کە تونتیژی لە بەڕاستی ئەگە سەیری کابینەی نوێن بکەین زۆر کاری لەسەر پێکەوە ژیان کردیەکە ئەوەش ڕاستی ئێستا لە ئێستادا لە قوتابخانەکان و ناو تاچی کورد هەست بەوە دەکەی کە پێکەوە ژیان کۆڕانکارێکی بەسەر داهاتووە لەوانەیە پێش چەند ساڵێک ئێمە وەک مەسەرەن کوردێک قبوڵی کەسێشترمان نەبێت کە هاوزمانی ئێمە و کورد بێتن ئەگەر عەرەبێک ئەگەر تورکێک ئەگەر فارسێک لە وڵاتە بژیابە لەوانەیە بە شێوەیەکی تر هەڵسوکۆتمان لەگەڵی کرد بە یا مەسەرەن خاوەن ئاینێکی تر لەگەڵ ئێمە بێتن بە شێوێشتر هەڵسوکۆتمان لەگەڵ کردی بەڵام ئەو کارێک کە حکوومەت ئەنجامیدا لەو چەند ساڵی ڕۆیشتی ڕاستی کاریگەری و فاکتەری سەرەکی بوو لەوەی کە گۆڕانکاری لە بیرکردنەوەی تاک ئەنجام بداتن قسەکەت ڕاستە باسی قوتابخانەت کرد ئایا قوتابخانە و هەروەها کاریگەری قوتابخانە لەسەر ڕۆشنبیرکردنی تاکێک یا قوتابیەکی دەروون تەواو و دروست زۆرە یان کەمە هیچ گومانی تێدا نییە ناوەندەکانی خوێندن چ لە قۆناغی سەرەتاییەوە هەتاوەکو زانکۆش بێرە کاریگەری لەسەر بنیادناری تاکێکی تەندروست یاخود تاکێکی لاواز هەیە قوتابخانەیە ئەتوانێت قوتابیەکی ڕۆشنبیر بەرهەم بهێنێ ناو کۆمەلگا زۆر جا بنیمانە ناو بنەماڵەیەکی هەژار با بنە خوێندەوار داک نەخوێندەوار بەڵام تاکێک دروست بووە بۆتە کارکتەرێکی سەرەکی لەنا ئەوڵاتە لەیەکە لە بوارێک لە بوارە جیاوازەکان شوێن پەنجەی دیارە
جێگای خۆی کردوتەوە کەواتە ئەتوانین بڵێن قوتابخانە ڕۆڵی سەرەکی هەیە لە هەمووی گرنگتر گرنجیدان بە ڕۆڵی پەروەردە و پەروەردەکاران وا ئەکانەوەیەکی باشتر یاخود تاکێکی ڕۆشنبیرتر زیاتر بەرهەم بهێنرێ پێگەی دروستکردنی پێگەیەکی باش بۆ ناوەندەکانی خوێندن بۆ مامۆستا وا دەکات تاکێکی باشتر لە ئایندەدا سوودمەند بۆ کۆمەلگا دروست بێ قوتابی دائیمەن مامۆستا بە پێشەنجی خۆی دەبینێت تۆ بڕۆ ناوم لە ماڵەوە سبن تا ئێوارێ بە منداڵەکە بڵێ ئەو بابەتە بەو شێوەیە ئەوە لایەنە ڕاستەکەیتی دەڵێ نا مامۆستاکەم گوتی ئەوە بەونەوە عینەی گوتیە بەلایەنە چکە لە بۆ شیکری دەڵێ ئەو ڕاستە کەواتە کاریگەری مامۆستا لەسەر قوتابی کاریگەری قوتابخانە لەسەر قوتابی وا دەکات یعنی ئەگەر داک و بابشی بڵێنها ئەو بابەتەی کە خوێندوو تا هەڵەکە لێرەیە دڵێنا مامۆستا بەم نیگوتیە ڕێکارە ڕێگاکەی مامۆستا ڕاستە تا ئەو ڕادەیە کاریگەری لەسەر قوتابی هەیە لەسەر دروستکردنی تاچی ڕۆشنبیر هەیە بەڵێ قوتابخانە یەکێکە لەو ناوەندانێکەوە دەتوانێت تاکێکی هۆشیارمان لە کۆمەلگا بۆ بەرهەم بهێنێ بیریشمان نەچێ ئەوەی کە لەناو کۆمەلگا هەیە لە ئاستە جیاوازەکان لە فەرمانبەری هەتا ئاگاتە وەزیرێک یا ڕاوێژکارێک هەمووی بۆ قۆناغەدا تێپەڕیون بڕوانامەیان بەدەستێناوە ئێستا لە بوارە جۆرەکان خزمەت بە کۆمەلگا ئەکەن ئەوانە لەسەر دەستی کۆمەڵێک مامۆستا پەروەردەکراون دروست بوونە خۆشبەختانە ئێمە لە هەرێمی کوردستان توانیمانە گرنگی بە باباتە پێشکەوتەکان کە ئێستا لە جیهانی سەردەمدا گرنگی بە خوێندن دەدرێ چ لەسەر ئاستی قوتابخانەکان چ لەسەر ئاستی کۆلێژەکان گرنجیدان بە توێژینەوەی زانستی گرنجیدان بە بەرنامەی جۆرا و جۆر تەنیا قوتابخانە شوێنی خوێندن نەبێت قوتابخانە شوێنی چاڵاکی جۆرا و جۆر بێ چاڵاکی هونەری چاڵاکی وەرزشی قوتابخانە گەشتی زانستی هەبێ ئەو وا دەکات زیاتر قوتابی بە شێوەیەکی گشتی ئاشنا بێ بە بوارە جۆرا و جۆرەکان بە تاکید کە قوتابیشت بردە ناو کۆمەڵێک بواری ترکە بەدەر لە قوتابخانەی لە دەرەوەی قوتابخانەیە پرسیاری لا دروست دەبێت کە خۆی لە خۆیدا پرسیاری لا دروست بوو لە دوای وەڵامدا دەگەڕێ وەڵامەکان ئاستی زانستی و معریفی قوتابیان بەرز دەکاتەوە ئەوەی کە تۆ باست کرد کەواتە قوتابخانە دەتوانین بڵێن فلترێکی تەواوەکەوا دەکاتن تاک وەک تۆ باس کرد ئێمە هەمومان و لە ڕێژەشی گەلێک زۆری کۆمەلگا بە فلتەری قوتابخانەدا تێپەر دەبێت کەواتە کە بە فلتەری قوتابخانە تێپەر بوو ئەگەر ئەو فلتەرەمان فلتەرێکی باش بێ بێگومان تاکێکی سەرکەوت و بەرهەم دێنین بەڵام با لە بیرمان نەچێ پێش قوتابخانە فلترێکی ترمان هەیە کە ئێستا باسی دەکەم پرسیاری پاشەویە ئەویش باسی خێزان کرد لە یەکەم جار خێزان چ ڕۆڵێکی هەیە لە پەروەردەی تاکو لە پەروەردەی قوتابیەکی دەروون تەندروست کە دەینێرێت بۆ قوتابخانە دێنێرێ بۆ کۆمەلگا بەڵێ پرسیارەکی زۆر گرینگە بە تاکید خێزان ڕۆڵی سەرەکی هەیە لە پەروەردەکردنی منداڵەکەی خۆی بۆ نمونە منداڵێک دەناو خێزانێکی توندرە و تیژ و ئاژاوە بێتە ناو قوتابخانە کاریگەری لەسەر ئەو قوتابیە دروستەکە و بگرێت لەوانەیە ئەو تونتیژە لەگە قوتابەکان تریش بەکاربێنێ ئەگەر خێزانێک بە ئارامی لە کەشێکی لەبار توانی منداڵەکەی خۆی پەروەردە بکە ئەو منداڵە لە لاو قوتابخانە کاریگەری دروستەکە لەسەر قوتابیەکانی دەوروبەرشی بە هەمان شێوە کەواتە خێزان فاکتەرە یەکێکە لەو فاکتەرە سەرچیانەی کەوا دەتوانێت منداڵێکی هۆشیار و زیرەک بۆ ئەو کۆمەلگایە بەربەهەم بهێنێت دەشتوانێت منداڵێکی تونند و تیش ئاژاوەجێر بە هەمان شێوە بەرهەم بهێنێ کێشەی داک و باب کاریگەری لەسەر قوتابی دروست دەکات بۆ زۆر جار لە ناوەندەکانی خوێندن هەستمان کردووە قوتابیەک با بڵێن شپرزێ یان باری دەرونی تەواو نییە کە دەچێ بنجوبناوانی ئەو قوتابیە ئەبینی خێزانەکە کێشەی تێدایە باوکەکە لەگەڵ دایکەکە ناگونجێ دایکەکە لەگە کوڕی گەورەی ماڵ ناگونجێ خێزانەکە لەسەر ئەو ئەساسە وا دروست بووە بۆ نمونە جنێودان شتێکی ئاسایی بۆ لەناو ئەو خێزانە ئەو منداڵە دێن ناو ناو قوتابخانە هەمان ئەوەی کە لە ماڵ فێر بووە بە قوتابیەکانی تر دەڵێ بۆیە گرینگە پەروەردەکردنی خێزان بۆ منداڵەکانی دەتوانین بڵێن بەردی بناغەیە ئەو منداڵەیە کە تۆ دایدەنی جگە لە خێزانیش ئەوڕۆ کاریگەری تریشمان زۆرە بەڕاستی وەک سۆشیال میدیا وەک دەوروبەر زۆر جاری واشە بە عەکسەوەش ڕوویداوە دەبینینی لە ناو خێزانێک منداڵێک جوان پەروەردەکراوە چۆتە ڕاوزا باخچەی منداڵان هاتۆتە وشێکی ناشیرین فێر بووە کە منداڵ لە تەقلیدکردنەوە لە وەرگرتنی شتە خراپەکان زۆر زیرەکە زووەری ئەگرێ هەر وەک چۆن ئامادەی شتێدا بۆ وەرگرتنی شتە باشەکان بەڵام دائیمەن شتی خراپ وشەی مستەڵەحی نەشیاو کە بەکارهێنرا لەلایەن منداڵ زوو ئیستیعابی دەکرێت و بەکاردێنرێتەوە ینی من یەک بەخۆم ینی مناڵەکەم لە کەچۆ باخچەی منداڵان هاتەوە یەکەم ڕۆژ وشەیەکی نەشیاوی بەکارهێنا چێفێکی گوتی وەڵا برادەرەکەم گوتی لە باخچە بۆیە گرینگە هۆشیارکردنەوە
خێزان دەربارەی ئاراستەکردنی تاکێکی بەرهەمدار بۆ کۆمەلگا زۆر گرنگە لێرەدا چێ ڕۆڵ دەبینی ڕاگەاندن ڕۆڵ دەبینی فلتەرکردنی سوۆسیال میدیا زۆر گرنگە لە ئێستادا هەر منداڵە دەبینی مۆبایلێکی بەدەستەوەیە بەبێ هەبوونی هیچ فلتەری ئەتوانێ هەر بابەتێک بچێتە ناوی دەچێت ئەوانە کە بەڕاستی بە سلبی لەسەر دروستکردنی مێشتی ئەو منداڵە دەشتێتەوە گرنگە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی پەروەردە لە ڕێگای قوتابخانەکان ئەو ڕێنمایانە بگەێنن بە خێزانەکان بە تایبەتی لە کۆبوونەوەی دای و بابان هەیە لەسەر ئاسی با بڵێن مانگانەیە دوو مانگجارێکە لەگەڵ لاک و بابان دەکرێت ڕێگای بەڕێوەبەرایەتی قوتابخانەکان ئاراستەکردنی ئەو ڕێنمایانە بە تامیمێک لە وەزارەتی پەروەردە بێتە خوارەوە بۆ پەروەردەی گشتیەکان و پەروەردەی قەزاکان پاشان بۆ ناوەندەکانی خوێندن ئەمانش بە هەمان شێوە بە شێوەیەکی کاری یان کۆمەڵی ڕاوێژکار لەسەر ئاسی وەزارەت هەیە برژێنە خوارەوە بۆ ناو قوتابخانەکان بتوان ئەو پەیامە بگەێنن کە دایک و باوکان مناڵە لە تەمەنی 2 ساڵی و 3 ساڵی یان تا 10 ساڵی چەند بۆی هەبێ مۆبایلی بەدەستەوە بێ چونکە جگە لە خوڕەوشتە خراپەکان کاریگەری لەسەر ئاستی زیرەکی قوتابیەکەشەکە قوتابیەکە تا سەعادێکی شەو دوو شەو مۆبایلی بەدەستەوە بوو لەوانەیە ناتوانێت بە تەواوەتی بپڕژێتە سەر بابەتەکانی خوێندن سەرمەنەجەکانی خوێندنی ئەو بابەتێک کە لە بەردەستیدا هەیە تەواوی بکات جگە لەوە کۆمەڵێک شتینە شیاو لە سوۆسیال میدیایە چ لە فیسبوک چ لە تویتەر چ لە یوتیوب لەوانەیە بە یەک کلیک ئەو منداڵە هەندێک شت ببینە کە شیاو نییە لە بۆ کۆمەلگاکەی ئێمە بۆ ژینگەکەی ئێمە گرینگە هەموو ناوەندەکانی خوێندن لەسەر ئەو بابەتە کار بکەن خوێزان هۆشیار بکەنەوە چکە هەموو خێزانێک لەوانەیە نەتوانێت کاریگەری تەواو لەسەر منداڵەکانی دروست بکە ئەگەر بێت و ڕێنماییان نەدرێتێ چکە باوک هەیە بەیانی تا ئێوارەی لە کارە داکەکەی نەخوێندەوارە شارەزای ئەستان ناتوانێت سوۆسیال میدیا بابەتێ بکاتەوە بەڵام ئەو مناڵی پۆلی 4 ابتیدائیە 6 سەرەتاییە 7 8 9 لە بنەڕە قۆناغی بنەڕەتی دەخوێنێ دەتوانێت هەموو سایتێ بکاتەوە بچێت ناو سایتەکان حکوومەتی هەرێمیش پێویستە سوۆسیال میدیا تۆزێ ببەستێتەوە یاخود ینی ئەسان سۆری بخاتە سەر بۆ ئەوی بتوانین سەیتەرە بکرێت سەر ئەو شتە ئەو باسی تازە کرد ئەم دەباتەوە خاڵێکی تر کە وەزارەتی پەروەردە تا چەند کاری لەسەر پەروەردەی تا کردیا ئەگەر سیر بکەین لە ناو منهەج و بابەتی قوتابخانە بەها کۆمەڵایەتیەکانمانەیە کە زۆر لە مێژنی ڕاستی هاتیتە ناو منهەجی قوتابخانە تا چەند کار لەسەرەوە بەها کۆمەڵایەتیەکان کراوە پێ وەزانەرێک کە هەیتت واللهی من ڕخنم لە وەزارەتی پەروەردە و لە بەڕێوەبەرایەتە گشتەکان و لە قوتابخانەکانشێ بابەتی بەها تەنیا وەکو ناو لە ناو قوتابخانەکان هەیە هەمووشمان ئەو ڕاستی دەزانین چکە هەمومان مناڵمان لە قوتابخانەکان هەیە لە قوتابخانە خوێندرێ نەرتاقیکردنەوەشی لەسەر لە کۆتایی ساڵیش بانجی و بەس بە ناوی قوتابیەکان دەخوێنن بڕۆنەوە ماڵەوە گرنگجیەکی تەواو بەما بەو بابەتە نەدراوە ئەو بابەت ئەگە تاقیکردنەوەی لەسەر نەبێ هەر مادەیەکی خوێندن ئەگە تاقیکردنەوەی لەسەر نەکرێ بەهاکەی خۆی لێدەستدا کە ناوی بەهایە مادەکە ئەو مادەیە تاقیکردنەوەی لەسەر نییە بۆیە پێویستە ئەگە سوالەکان بە شێوەیەکی گشتگیریش و لە چوارچێوەی ژینگە و ژینگەی کوردستان یاخود ئەو ژینگەی ئەو کۆمەلگای کە قوتابخانەکەی تێدا هەیە بگونجێندرێ یاخود دەسەڵات بدرێ بە مامۆستای بابەتەکە حەسەب ئەو شوێنێکەوە وانەی لێ دەڕێتەوە گوندە قەزایە ناوشارە پرسیار بێنێتەوە بۆی قوتابی بتوانێت ئەو بابەتە بخوێنێت و گرنگجی پێ بدە بابەتی بەها کۆمەڵایەتەکان بابەتێکی گرنگە تۆ ئاراستەکردنی تاک دەکەی چ ڕێگایەک ڕاستە چ ڕێگایەک هەڵەیە چۆن دەتوانی هاوکاری پیرەمێردێ بکەیت چۆن دەتوانی هاوکاری جیرانەکەت بکەیت چۆن دەتوانی ڕێز لە گەورەکان بگری ئەوانە شتی زۆر گرنگن کە پێویستە وەزارەتی پەروەردە ڕشتر بێ لەسەر ئەو بابەتە ئەوەی لە لای من گرنگە پێویستە وەزارەتی پەروەردە پێداچوونەوە بکە لەسەر بابەتی بەها کۆمەڵایەتیەکان چونکە ئەوەی هەیە واقعێکیشە پێویستە ئێمە ڕەخنە لە خۆمان بگرین بۆمبەستی باشکردنی باشەکان بابەتی بەها کۆمەڵایەتەکان لە ناوەندەکانی خوێندن هیچ گرنجێکی پێ نادرێ و بگرە بە دەرس مامۆستای بابەتەکانی تر وەری دەگرن وەک وانەی وەرزشی و هونەری لێ هاتووە بالضبط دکتۆر بەپێی زانیاری خۆم لە پەروەردەی ژاپۆنی بابەتی بەها کۆمەڵایەتیەکان لە پەروەردەی ژاپۆنی بە پراکتیزە دەخوێنرێتن زۆر گرنگ بە خوێندنی سەر کاغەز و ناخوێنرێت بۆ نمونە سیناریۆیەک دروست دەکرێت لە ناو کتابەکە هەیە ببورن سیناریۆیەکە بە من دەڵێ ئەو بینایە دەستێ ئەگەر ئەو بینایە سوتە پیاوێکی بەتەمەنی تایە لەگە مناڵێک دەڵێن مناڵەکەی تۆ ئەگەر بەرپرسیار بی پیاوە بەتەمەنەکە دەرباز دەکەی یا مناڵەکە دەرباز دەکەی جا وڵام هەموو وڵامێک ڕاستە هەموو وڵامێک ڕاستە بەڵام ئەفزەڵێت دۆچێ ئەفزەڵێت بۆچێ جاوە مناڵەکە وڵام دەدان ناڵێنەوە هەڵەیە یا ئەوە ڕاستە لەبەرەوەی هەمووی هەر ڕاستە بەڵام
چی هەیەیان باشترە ئەوە وا دەکات مناڵەکە بکەوێتە ناو مۆقفەکە خۆی بەخۆی بیر بکاتەوە بەخۆشی بڕیار بدا و ئەو بەخۆ بڕیاردانی تاکە کەسی زۆر گرنگە کاری لەسەر بکرێت کە ئێمە ڕاستی کاری لەسەر ناکەین کە سەیری با کۆمەڵایەتەکان دەکەین شتی زۆر جوانی تایە بەڵام مامۆستایانی ئێمە کە بەهای کۆمەڵاتی دەڵێنەوە وەروەها قوتابخانەکانش بەمان شێوە تا ئێستا گرنگێکی وایەم بە بەهای کۆمەڵاتی نەدایە چکە مەرز نییە من تەنیا ئەوە لێ ناو مەنهەجەکەدایە هەر ئەوە پێشکەشی قوتابی بکەم ئەوە ئەرچی مامۆستا و ئەرچی قوتابخانەیە کە بیرۆکەی نوێ بێنێ وەک تۆ تازە باست کرد ئەوە دەنگەڕێنەوە ئەو وەڵامی لە گوندە لە ناحیە لە لەوانەیە لە گوندەکە جیاواز بێ لە شارەکە جیاواز بێ لەوانەیە لە شارێک بۆ شارێشتر جیاواز بێ نمونە زۆرە بابەتیش زۆرە کە بتوانین ئێمە ئەنجامی بین و بەکاری بینین ئێستا ئەو خاڵێکە باست کرد مامۆستای بەڕێز دەربارەی سیناریۆ دروستکردنێک بیرۆکە و ڕاو سەرنجی منداڵانی کۆمەلگاکەت بزانی زۆر گرنگە باشترین ڕێگایە بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری قوتابیانی ئێمە باشترین ڕێگایە بۆ ئەوی بزانی سەدا چەندی قوتابیانی تۆ ڕێگا ڕاستەکە لە بژێرە سەدا چەندی قوتابیانی تۆ بە هەڵە بیر دەکاتەوە زۆر گرنگە تۆ سیناریۆک دروستکە کەواتە تاقیکردنەوە هەیە کەوا تاقیکردنەوەیەک بۆ ئاستی ڕۆشنبیری منداڵەکان دانراوە چ بە پراکتیکی بێت چ بە نەزەڕی بێ بە خوێندن بێ ئەتۆ باست کرد ئەو بیرۆکەی یابانت باس کرد و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی سوودی لێ بدینێ بەڕێستان ناتوان بە پرۆژەیە بیدەن بە وەزارەتی پەروەردە بۆی سوودی لێ بنرێت تحلیلکردنی بارودۆخێک تحلیلکردنی کێشەیەک یان قەیرانێک لەلایەن قوتابیەک لەسەر مستەوای بنەڕەتی زۆر گرینگە پێویستە بابەتی بەها کۆمەڵایەتەکانی سیناریۆیەک دروست بکرێ ئەگە لە مەنهەجەکەشدا نەبێ تۆ ئاسی بیرکردنەوەی ئەو تاکەکە لەناو کۆمەلگاکە هەیە چۆنە ئەگەر وەزارەتی پەروەردەش نەیکرد ئەو دەسەڵاتە بدا بە مامۆستایانی بابەتەکە لە کۆتاییدا سیناریۆیەک دروست بکەن لەسەر کۆمەلگاکەت بینایەک سوتا شوقەیەک سوتا پیرەمێردێک و منداڵیش تێدایە تۆ بی کامیان زووتر ڕزگار دەکەی ئەوە لێرەدا ئەو منداڵە بیر دەکاتەوە ئەوە گیانی هەیە ئەوەش گیانی هەیە منداڵەکە ڕزگارکەم یان پیرەمێردەکە ڕزگارکەم خۆی ئەو زەڵێت وایەگە بتوانانی هەردووچیان ڕزگارکەی بەڵام ئەگەر اختیارە دایە دەست چی ڕزگارەکەی تۆ کۆمەڵێک بیرکردنەوە دێتە بەردەست دەبێتە ئامارێکی دەبێتە ئەحسایەکی دەبێتە ئیسیبیانێکیش تۆ دەتوانی مناڵی پۆلی بۆ نمونە 7 و 8 و 9 چۆن بیر دەکاتەوە گرنگە بەڕاستی ئەو بابەتە پێکوانجا ئەوە یەک لە نمونونەکانە ڕاستی کتابەکەیان پڕە لە نمونەی ئاوا ینی بۆ نمونە مناڵ کە وڵام دەداتەوە دەڵێ من بە تەمەنێک دەرباز دەکەم چونکە ئەو بە تەمەنە خیبرەک و شتەکی زۆر باشی پێەیە بەیاند و بەیانی ئیسفادی لێ دەکەین دەتوانێت دەکەسکە فێرشتی نوێ بکاتن مناڵش کە دەڵێن من مناڵەکە دەرباز دەکەم لەورێ مناڵەکە هێشتا هیچ نەیتێ ژیانی نەدیتێ بە تەمەنەکە ژیانی دیتە بۆیە مناڵەکە پێویستە بژی و ژیان بکاتن لەوانێ بەیانی دوو بەیانی دکتۆرێکی لێ دەربچێ بەیان دووبانی مامۆستایەکی لێ دەربچێ بەیان دووبیانی یاساناسێش مافناسێکی لێ دەربچێ خزمەتی کۆمەلگە بکە وەک بتم لەوانێ بڵێ پیرەمێردەکە ڕزگارەکەم بۆی پیرمێردەکە و کارم منداڵەکەش ڕزگارکەم پێکەوە عاملێکی مساعد لە بم ئەنی ڕێگاکان زۆرن کۆمەڵێک پێشنیار و کۆمەڵێک داتارێتە بەردەستت دەتوانانی ئاستی زیرەکی منداڵی خۆت لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ نمونە ئێمە لەسەر ئاسیا و لێر دیاری بکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان دیاری بکەین ئەو بابەتە زۆر گرنگە بەڕاستی بێگومان باسی خێزان دەکەین کە تازەش ئاماژەمان بە زۆر شت کرد گوتما قوتابخانە فلتەریا بەڵام ئێستا کە باسی خێزان دەکەین کەواتە خێزان فلتەری یەکەمە قوتابخانە فلتەری دووەمە ئەگەر خێزان تونند و تیش بێ لە ماڵەوە یا بە پرسیارەکەم بە شێوێشتر بێڵێن خێزانی تونند و تیش کەسایەتی تونند و تیش دروست دەکات مناڵەش تونند تیش دروست دەکات بەڵێ هیچگومانی تێدانە کاریگەری هەیە لەسەر منداڵ خێزانێکی تونند و تیش کەسایەتیی تونند و تیش دروست دەکات هەرچەندە لە زۆر حاڵەت وا بووە مناڵێک لە ناو خێزانێک نەخوێنەوار بە کێشە شەرنێ نەخوێنەوار بە کێشەی هەبێ بەڵام خێزانەکە تونند و تیش بووە هاتۆتە ناوەندەکانی خوێندن بە مروری زەمان ئەو تاکێکی زۆر باشی لێ دەرچووە بەڵام ئەگە بە شێوە گشتگیرەکە قسە بکەین بڵێ هیچگومانی تێدانە کاریگەری کێشە ناوخۆیەکانی ناو یەک بنەماڵەیە خێزان کاریگەری دروست دەکات لەسەر توانای بیرکردنەوەی ئەو تاکە کە مناڵەکەیە لەسەر چۆنێتی بەرزبوون و نزمبوونی ئاستی خوێندنی لەسەر گواستنەوەی ئەو ڕفتارانێکەوە لە ناو ماڵەوە چه هەیە دیبیباتە دەرەوە قوتابی هەیە ینی کێشەی داک و بابی خۆی بردو بۆ برادەکانی خۆی باس کردو داکم ئاوهای بە بابم گۆ بابم ئاوهای بە داکم گۆ خوشکم ئاوهای کرد برام ئاوهای کرد بڵێ کاریگەرێکی زۆری هەیە لێرەدا زۆر گرنگە
کەناڵەکانی ڕاگەیاندن لە ڕێگا یان ئەوانێک حتا بگرەوەنی لە سوسیال میدیاشن هەندێک گرنگی بە بەرنامەی ڕۆشن بیریکردنەوە یاخود هەر بەرنامێک لەژێر هەر تاکلەبی تایبەت بە خێزان چۆن مامەڵەکرد بکەین لەگەڵ مناڵەکانمان پێویستە داک و بابچە لە پێشساوی مناڵەکانیان نەکان ئاژاوەکان لە پێشساوی مناڵەکانیان نەبێ بۆی کاریگەری دەرونی لەسەریان دروست نەبێ بۆ ئەوی تاکێکی توند و تیژی لێ دروست نەبێ ئەمە مەسەلەیەکی کوردی هەیە دەڵێت تۆ چ بچینی ئەو دەدوریەوە جاری وایە دەبینی باوکێک لەگەڵ مناڵەکەی خراپە یان باوکێک دەبین لەگە باوکەکەی خۆی خراپە دەڵێن دێتەوەرە مناڵەکەی توش ئاو هەدەبی لەگەڵت هەڵسو کەوتی بابەکە بۆ نمونە من هەڵسو کەوت لەگەڵ بابی خۆم چۆن بکەم مناڵەکانی من دەیبینن لە ئایندە هەمان هەڵسو کەوت دێتەوە ڕێ من کەواتە مناڵ يعني دەتوانین بڵێن ئالەتێکە وەک ئالەتێکە گەبیش و بهێنین زۆر زیرەکە لە وەرگرتنی شتی خراپ لە تەقلیدکردنەوە شتی خراپ لە ناو مێشیدا دەمێنێ لە ئایندەدا بابی بڵێ ئەو کوڕم نابی ئاو کە دەرێ دلوت و خۆت خۆی ئاو هات نەدەکرد بۆ نمونە باوکێک ناکرێ لە پێشچوی مناڵەکانی هەندێ بابەت هەیە لە ئاین یاخود نەگونجاوە لە ناو خێزاندا بیکە وەک کورد دەڵێ گەورە دەژێنی کچکە پێری ئێستا باوکێک ناکرێت لە ماڵەوە دابنیشێ هەندێ شەراب و کوحول و شتووە لە پێشچوی مناڵەکانی دانێ بخواتەوە ئەو مناڵەش فێرە بێ چاوی لێ دەکاتەوە ئەویش لە ماڵی عینەن ئەو هەدادنێ لە ئایندەدا تۆ ناتوانانی نەسحەتشی بکەیت ینی تۆ منێکە جگارە چێژ ناتوانم بە کوڕەکەم لەم نابێت جگارە بچێشی وەک ئەو کەسێک چوو بە دکتۆرەکە جگاری دەشا دەگوت جگەرەمە چێشە هەمووی کاریگەری هەیە بەڕاستی بێگومان دکتۆر ژیان پاڵنەرەکانی تونند و تیژی باسمان کردن بەڵام ئەوەی کە باسمان کردن یەکەمیان بازنەی یەکەم خێزانە بازنەی دووەم قوتابخانەیە کە بە فلتەردا دەدرێت دەتوانم بڵێم بازنە سێم ڕاگەیاندنە بەداخەوە تا چەند لە ڕاگەیاندنی کوردی ڕازی ئایا هەز دەکەی ڕاگەیاندنی کوردی زیاتر پشت بە باس و بە ئەخبار و خەبەر و شتیوا دەبەستی و زیاتر ئەوانە پێشساودێخی لەوەی کە بابەتی پەروەردەی پێشکەش بکاتن وڵا کۆمەلگای کوردی ئێستا هەمووی بووە بە سیاسی لە مناڵێکەوە دەگری ئێتا پیرێک یعنی کەناڵی ڕاگەیاندنی خێزانیمان زۆر کەمە کەناڵی ڕاگەیاندنی پەروەردەییمان زۆر کەمە ئەگەر هەش بێت لەوانەیە ئەو دەعمە بەهێزەی نەبێ بتوانێت بچێتە ناو هەموو خێزانێکەوە یعنی بۆ نمونە ئەو کەناڵەکە کەناڵێکی پیرۆزە کەناڵی پەروەردەیە کار لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خێزان و تاچی کۆمەلگا دەکا پێویستە گرنگی زیاتر و با کەناڵێکی ئاسمانی بایە ئەبایە سپۆنسەرێکی زۆر زیاتری بۆ کرابایە بۆ چوانە هەموو خێزانێکەوە لە سوسیال میدیا زیاتر گرنگی پێ بدرابایە سپۆنسەرکردن بۆ کەناڵەکان بە تایبەتی و کەناڵانی خێزانی ئەرچی یەکەمی حکوومەتە ئەرچی دووەمی وەزارەتە گرنگەکانەکەوە کۆنتاچی ڕاستەخۆیان لەگەڵ خێزانەکان هەیە وەکو وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنی باڵا چونکە هیچ ماڵێک نییە قوتابێکی نەبێت لە بابن لە قۆناغی بنەڕەتی و ئامادەی یان لە کۆلێژ ئەو دوو وەزارەتە بە هەماهەنگی لەگەڵ بەسەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ ئەو دوو وەزارەتە لەگەڵ کۆمەڵێک لە پسپۆران و شارەزایان لە بواری دەرونی یاسایی خێزانی تەندروستی کەناڵێکی وادا بمەزرێ بچێتە ناو هەموو خێزانێکەوە کەناڵەکانی ئێمە زۆر بەزۆریان تەرفیهی زۆر بەزۆریان سیاسی یعنی لەسەر لە حاڵ لەتی هەر شوێنێک بابەتی سیاسی قەیرانی سیاسیە کێشەی نێوان هەرێم و بەغدایە مناڵەکانشمان ئەو هاپێر بوونە کەواتە نەمانتوانیوە کار لەسەر دروستکردنی فیلم کارتۆنێ بکەین بە ڕەنگێکی کوردانە لە دۆبڵاژ زیرەکی نیە فیلمێکی کۆریمان هێناوە فلام کارتۆنێکی کۆری یان عەرەبی یاخود هەر وڵاتێش تەرجمەمان کردووە و تۆزێک گونجاندومانە بەڵام نەمانتوانیوە ئەفلام کارتۆن یان فیلم کارتۆنێک دروست بکەین بۆ نمونە باس لە پێکەوە ژیانی هەرێمی کوردستان کەوەی بەڕێزت باسی کرد تا چەند تاچی کورتوانیوێتی ئەوی بەرامبەری خۆی قبوڵ بکە چۆن ئەو ڕنگدانەوەی دروست بکەین پێشانی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتیش بدەین هەروەک چۆن دەڵێن ها وەرزش ڕۆڵی سەرەکی هەیە لە ناساندنی جیهان بە هەمان شێوە بابەتە هونەریەکان ینی بۆ نمونە هیندستان بە بۆلیوۆد ناسراوە بە هونەر زیاتر خۆی هێناوەتە پێشوانیە بۆلیوۆد زۆر گرنگە بەرازیل و هەندێک وڵاتی تر لە بواری وەرزش وا بڵێن ئیسپانیا لەسەر ئاستینادیەکان لە بواری وەرزش بۆ ئەو فاکتەرە گرنگانە کە پێویستە گرنگی پێ بدرێ بەڕاستی چ هونەرە چ چاڵاکی وەرزشیە چ فیلم کارتۆنە چ ڕاگەیاندنە چ بابەتە خێزانیەکانە کە تو ئەوانە دروست کرد وا دەکەیت تاکێک کە پێگەیشت
لە ئێستاوە بیر وابکە بێتە مۆنتێرێکی باش لە ئایندەدا بتوانێت هەندێک بەرهەم بێنێت لەسەر ئاستی ئیقلیمی و دەوڵەتیش ڕنگدانەوەی هەبێ بۆیە ئەوەی کە تو باسی دەکەی بەڵێ ئەرێ وەڵا دەستگاکانی ڕاگەاندن وەکو پێویست ناڵێم نییە هەموو شتێک نسبیە طبعاً بەڵام تەلەڤیزیۆنی خێزانی ڕاگەاندن مختص بە خێزانی لە ئاستێکی زۆر کەمدایە ئەوانەی کە هەشن لاواز نین یعنی جێگە و مەکانیان دیارە بەڵام گرنگی دانەکە کەمترە پێیان کەواتە ئەرچی وەزارەتی پەروەردە زۆر قورس بووە لەبەرەوەی وەک خۆت باست کرد ئێستاش کە باسمان کرد و دیاری شەڕاستی ناکۆمەلگەی ئێمە کە تەنیا وەزارەتی پەروەردە ڕاستپێراوە بۆی پەروەردەی خێزان و پەروەردەی مناڵ بکاتن کە وەک باسمان کرد فاکتەرەکانی کەش زۆر گرنگن پاڵنەرەکانی کەش زۆر گرنگن کە یارمەتی وەزارەتی پەروەردەدەن لە پەروەردەکردنی تاک ڕاستی ئەگە سەیری ڕاگەاندنەکانی کوردی بکەین وەک تۆ تازە باست کرد زیاتر هەر لایانی سیاسی باز دەکاتن ئەگە شتێک لە ناو کۆمەلگە ڕووبداتن ئەوەندە زەقی دەکەنەوە ئەوەندە باسی دەکەن ئیدی دەچێتە ناهوم ماڵێک ئەگەر بە هەمان بەو شێوەیەکە کار لەسەر حەدەسێک دەکرێت کە ئەوەندە زەق دەکرێتەوە بچێتە ناهوم ماڵێک و هەموو تاکێک و مناڵێکیش بیزانێ کار لەسەر لایەنێکی پەروەردەیی بکرێت بێگومان مادەم ئەو کاریگەری و تەسیری خۆی کردو و گەشتیتە هەموو شوێنێک لایەنێ پەروەردەکەش کاریگەری خۆی دەکاو دەچێتە هەموو شوێنێک و دەچێتە هەموو ماڵێک لەو لایەنە ڕاستی دەتوان بڵێم قەدرێکی گەورە لە وەزارەتی پەروەردە کراوە لە بەرەوەی بەتەنیا ئەو ئەرکەی لەسەر پشتی خۆی گرتیە و هەرچەندیش دەڕوا و دەستە پێش هەوڵ دەدا کە بگا بە شتێک بەڵام دەستی تر نییە لەگەڵی یەکدەست بڕوا و هەتا بتوانێت پەروەردەی کۆمەلگە بکە و پەروەردەی خێزانیش بکە وەزارەتمان زۆرن کە وەک تۆ باست کرد کاروباری کۆمەڵایەتی تێ پێوەستە بە کۆمەلگاوە وەزارەتی خوێندنی باڵات هەیە پێوەستە بۆ بابەتەوە وەزارەتی ناوەخۆ دەبێت ڕێی خۆی بجێڕێت بۆ نمونە ئەرچی وەزارەتی ناوەخۆیە لە ڕێگای وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا چۆن بەرەنگاری ئەو ئیرهابە فکریە ببینەوە کە ئێستا نەهجێک لە کوردستان پەیدا بواڵێ ئاڵاهیز نییە سەرکردەهیز نییە خاکچ نییە هەموو شتێک ببەستێتەوە بە بابەتێکی بچووک یان ببەستێتەوە بە حزبێکی سیاسی خاک و نیشتیمان زۆر گەورەتر لە حزابی سیاسی ناکرێت سیراعی سیاسی نێوان ئەحزابەکان لەسەر نەگونجان لەسەر بابەتێک ئێستا کاریگەری لەسەر توانای تاچی ئێمە و مناڵی ئێمە کردووە هیچ گومانی تێدانە کۆمەڵی وڵاتانی تریش دەستیان هەیە بۆ ئەوەی تۆ بتوێت کۆمەلگایکی سەقەتت بۆ دروست بکە بەدەیان پێچی کوردی دادەنرێ ئەوانە پێچانە مخابراتی بن بۆ تێکدانی شیرازەی تاچی کورد بۆ تێکدانی شیرازەی مناڵی کورد ئاڵا هیچ نییە نیشتیمان هیچ نییە ئەمن دەمەوێت ئاو هابم بۆ شێوە بیر بکەمەوە بەرەنگاربوونەوەی ئیرهابی فکری ئەرچی سەرشانی حکوومەتە بە شێوەیەکی گشتی بە فەقەڕی یەکەم وەزارەتی خوێندنی باڵا ئەو لە ڕێگای وەزارەتی عفوم کە وەزارەتی ناوەخۆ لە ڕێگای وەزارەتی ناوەخۆش وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا بکەن بە ڕێچکەیەک پێویستە مامۆستایان تەنیا لە ڕۆژانی پێنجشەممە ئامۆژگاری یان لە ڕۆژانی شەمە لە ڕۆژانەکردنی ئاڵا ئامۆژگاری بە قوتابێنێتن هەر مامۆستایەک ئەرکێکی ئەخلاقی لەسەر شانە پێویستە پێنج خولێکی یەکەم هەرچنەمێ بابەتێکی کۆمەلگا بێت ڕۆشنبیری گشتی بێت بابەتێکی نیشتیمانی بێت بۆ قوتابیەکانی باز بکات بۆ ئەوی بەوش ئەو ئیرهابە فکرێکەوە بە شێوەیەکی توند ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بۆ لاوازکردنی ئینتیمای تاچی کورد بۆ نهێشتنی ئەو پێگە سەرەکیانێکەوە ئەتا ئێستا هەرێمی کوردستانی لەسەر دروست بۆ سەرڕای هەموو کوڕەکان متتەفقین کەم و کوڕی هەیە متتەفقین گەندەڵی هەیە متتەفقین لەوانەیە بابەتەکان و چ پێکەوە بە شێوەیەکی باش بەڕێوە نەڕوە بەڵام شتێک هەیە پێ ئەڵێن ئاسایشی نەتەوەیی پاراستنی ئاسایشی نەتەوەیی تەنیا ئەرچی وەزارەتی پەروەردە نییە وەزارەتی پەروەردە باش هاتۆتە ناو بابەتەکە تەنیا ئەرچی وەزارەتی خوێندنی باڵا نییە تەنیا ئەرچی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی نییە وەزارەتی ناوەخۆ لەبەر لە ئەرچی حکوومەتە لە ڕێگای وەزارەتی ناوەخۆ بە دروستکردنی بۆردێک ئەو بۆردە لە کۆمەڵی وەزارەت پێک بهێنرێت ئەوانە ئەو بۆردەشکا لە کۆمەڵی وەزارەت پێکات کۆمەڵێک لێژنەی تری لێ بێتەوە چۆن ئێمە بەرەنگاری مادەی هۆشبەر ببینەوە چکە یەکێک لە ڕێگاکانی ئیرهابی فکری هێنانی مادەی هۆشبۆرە بۆ ناوەی وڵات وای لێ دەسمێنێ گەمە بەرگە بۆ نەگرینە پێش قوتابخانەکان لەوانەیە سمێنێ حەب بفرۆشتێ کە ئێستا نییە لە ئایندەدا باسەکەم وای لێ دێ سەدا چلی ما گەنجی مە مدمن دەبێت گەنجێک کە مدمن بوو ئینتیمای بۆ ذاتی خۆی نامێنێ کە ئینتیمای بۆ ذاتی خۆی نەما ئینتیمای بۆ خێزان و بۆ داک و باوکشی نامێنێ کە ئینتیمای بۆ داک و باوک و خێزان نەما ئینتیمای بۆ خاک و نیشتیمانیش نامێنێ خاک چییە نیشتیمان چیە لەلای ئەو زۆر گرنگە بابەتی ئیرهابی فکری بابەتی مادەی هۆشبەر کە ئێستا دژبەرانی هەرێمی کوردستان ئەوانەی کە نایانەوێت کۆمەلگایەکی ڕۆشنبیر بەرهەم بێ تا
تاکێکی زیرەک لە هەرێمی کوردستان بەردەستە بێ لە ئایندەدا بەو ڕێگانەیە بۆ دێنە پێش خۆش جۆری شەڕ لەسەر ئاستی نێودەوڵەتی گۆڕانکاری بەسەردا هاتووە داگیرکاری تەنیا ئەوەنی من هێز بۆ بنێری وڵاتەکە داگیرکەم یەکەم جار دێم بیر و هۆشت داگیر دەکەم کە من بیر و هۆشتم داگیر کرد لە ڕێگای ریهابی فکری لە ڕێگای مادەی هۆشبەر ئەو وڵاتە خۆی لە بەندەستی مندایە جا زۆر گرنگە سەرجەم لایەنەکان بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەتای لەو کابینەیە هەنگاوی باشانان من پێشنیار دەکەم هیوادارم وەزیری پەروەردەش ببینێ و پێشنیارە بگەنێ بە جەنابی سەرۆکی حکوومەت بۆڕێ دروست بکرێ ئەرچی ئەو بۆردە بەرەنگاربوونەوەی ئیرهابی فکری و بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بێ ئەوانش بکرێت بە بابەتێک لەناو منهەجی خوێندن لەوانەیە لە قۆناغی بەڵێن 7 و 8 چ لە بە چوارچەوەی ئەو بابەتێکە بەڕستان باسی کە با مادێکە بەناوی با کۆمەڵایەتەکان باسدەوە بکرێ چۆنەتی داگیرکاری گۆڕاوە چۆن کاریگەری لەسەر خراپکردنی تاکێک دروست دەکەن چۆن ئێمە خۆمان و شارکەینەوە چۆن بەرەگاری ئەو بابەتانە بینەوە شەرنی ئێمە هەمومان حزبی بین پێویستە لایەنە سیاسیەکانیش بەڕاستی کە من گلەیم هەیە بابەتی سیاست لە مێشتی مناڵانی ئێمە نەچەسپێنن بیرکردنەوەی هەڵا لە مێشتی مناڵانی ئێمە نەچەسپێنن بۆ ئەوەی ئەم بگەم بەدەسەڵات خاکەکەم فی سفر نەکەم ئاڵاکەم ناشیرن نەکەم سەرکردەکانم ئەوانەی خەباتیان کردێ بۆ ئەو وڵاتە ناشیرن نەکەم کەم و کوڕی هەیە گەندەڵی هەیە خراپەکاری هەیە باڵێ هەیە هەموو هیچ لەناو هەموو حزبەکان هەیە حزبەکانش حکوومەتیان پێکی نایە تەبعاً دێتەنەوە حکوومەتیش بەڵام ئەوە کاریگەری نەبی لەسەر ئاسایشی نەتەوەیمە کاریگەری نەبی لەسەر خۆشەویستنی کوردستان خاک نیشتیمان ئاڵا بە شێوەیەکی گشتی کێشە سیاسیەکان نەچێتە چوارچێوەیەک تاکێکین لاواز بەرهەم بێنرێت کەوا ئینتیمای بۆ خاک و نیشتیمان و خێزان و بگرە قوتابخانە و ئاینەکەشی نەبێت ئەو قسانەی تۆ کردێت وەڵامی پرسیاری کۆتان بوو ڕاستی کە ڕێگاکانی دروستکردنی کەسایەتی سەرکەوتوو سەکۆی ئازادانی کەسایەتەی سەرکەوتوو و دەروون دروست چین بەڵام تۆ هەموو ڕێگاکانم تازە ژمار بۆ من کە گرنگترین کۆتاشدەگە بڵێم لەسەر ئەوە ینی قوتابخانە زۆر پێویستە گرنگی بە سەکۆ بدا سەکۆی ئازاد لەناو قوتابخانەکان پێویستە هەبێ پێویستە بۆ ئەوەی ئەو قوتابیە هەڵ نەخەڵەتێندرێ لە شوێنی تر پڕ نەکرێ و بچێ بەردێ بگرێ بە دیواری دادا بەردێ بگرێ بە جامی دادا لێگەڕێ ئەو قوتابیە بە ناو قوتابخانە ڕۆ هەر هەفتەی 4 قوتابی 5 قوتابی بێ لە ناو گۆڕەپانەکە سەکۆیەکی بۆ دانێ سەکۆی ئازادی ناو لێ دەنێ هەرچ بابێ بیرڕای خۆی و بیربۆچینی خۆی بڵێ خۆبەتاڵکردن زۆر گرینگە دەبێت تۆ وا بدەی ڕێگای خۆبەتاڵکردنی ئەو کەسانی کەوا گلەییان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندن بنگ لە سەشەقام چونکە کە هاتە سەشەقام دەستی تێدەکەوێت داردەشتێنێ ترافکلایی دەشتێنێ جامی دائیرەیە دەشتێنێ بە بارەگای حزبێ دەسووتێندرێ ئەوە بۆ ڕێگەگرتن لەو بابەتانە وەزارەتی پەروەردە دەتوانێت ئەو ڕۆڵە بجێرێ وەزارەتی خوێندنی باڵا دەتوانێت ئەو ڕۆڵە بجێرێ چۆن تا مناڵانی خۆمان تاکەکانی ئەو کۆمەلگایە فێر بکەین ڕەخنەی بنیادەریان با هەبێ وڵات بە چ پێش دەکەی بە ڕەخنەی بنیادنەر تۆ خۆت ڕێ بدە ئەو ڕەخنە لێ بگرێت نەک خەڵکیکە فێرە ڕەخنەی بکە پێکمان دەست خۆش بێ دکتۆر دوا وتت هیوای سەرکەوتان بۆ دەخوازم تەلەڤزیۆنی پەروەردە جێگاومەکانی خۆی هەیە من متابعی بەرنامەکانتان دەکەم پێشنیاریش دەکەم بۆ وەزارەتی پەروەردە گرنگی زیاتر بەم کەناڵە جوانە بدات کەناڵێکی پەروەردەیی جوانە کار دەکا بۆ بەرزکردنەوەی ئاستی تاک لە ناو کۆمەلگاکەمان کار دەکات لەسەر گەیاندنی جوانترین پەیام لە ڕێگای پەروەردەوە بۆ ناو کۆمەلگا هیوادارم جەنابی وەزیر و کابینەی حکوومەت جوان لەو پێشنیارەش بێت بۆ ئەوی بتوانین تاکێکی بەسوود کۆمەلگایەکی بەسوود نیشتیمانێکی پێشکەوتوو بەرهەمبێنین سپاسی هاتن دەکەین سپاسی کاتت دەکەین لێرەدا دەینە کۆتایی بەرنامەکەمان سپاسی گوێگران و بینێرانیش دەکەین کە لەگەڵ مامون تا کۆتایی بەرنامەکە تا بەرنامەیەکی تر تا بابەتێکی تر بەخێر بەجێ بمێنن زۆر سپاس زۆر سپاس دەکەم